بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەخشین بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم ئەم ئەڵقەی بەرنامەکەمان قسەکردنە یا تایبەتە بەو کەمپینەی کە دەستگای خێرخوازی بەخشین بەهۆی تەشەنەکردن و بەردەوامی ڤایرۆسی کۆرۆنا ڕایان گەیاندووە بۆ دابەشکردنی خۆراک و هاوکاریەکانیان بەسەر خەڵکانی کەم دەرامەت و هەژاردا. بێگومان دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە توانێتی ببێتە پەناگەیەک بۆ ئارامکردنەوە و خەندەخستنە سەر لێوی خەڵکی هەژار و بەژمەینەت و بێباوک و بێلانەکانی کوردستان و لە هەموو وێستگە و قۆناغە هەستیارەکاندا هەر لە ئاوارەکان هەر لەو ڕووداوە سروشتیانەی کە ڕووی لە کوردستانی خۆشەویستمان کردووە توانیویانە دەستی هاوکاری و یارمەتی و بەهاناوە چوون بۆ خەڵکێکی هەژار و نەدار درێژ بکەن و زەردەخەنە و خۆشی بخەنەوە سەر سفرە و لێوی خەڵکی بەژمەینەتی کوردستان. لە ئێستاشدا کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دەستگا پەیوەندیدارەکان لایەنە پەیوەندیدارەکان ئاماژەیەکی تون دەدەن بە هاوڵاتیان کە لە ماڵەکانی خۆیان نابێننەوە بە هیچ جۆرێ بۆ بەجێگەیاندنی شوکاری ڕۆژانەیان نەچنە دەرەوە. بێگومان خەڵکێکی زۆر بەهۆی شوکاری ڕۆژانەوە ناتوانێت کە بچێتە دەرەوە و ئەگونجێ لە ئێستادا کەم دەست و هەژار بێ. بۆیە دەستگا خێرخوازی بەخشین قۆڵی مەردایەتی هەڵماڵی و لەم ڤایرۆسی کۆرۆنایەشدا لەم حاڵەتە ناهەموارەشدا توانی جارێکی دیکە لای مەرحەمەت و دڵسۆزی و بەهاناوەچوونی خۆیان بەرامبەر بە هەژارانی وڵاتەکەمان بکەنەوە. ئێمە شەو قسەی زیاتر لەبارەی ئەو کەمپینە و ئاستی چالاکیەکانیان و سنووری چالاکیەکان و ماوەی چالاکیەکەشیانەکەین بەر لەوەی بچینە لای میوانەکەم بە ڕێز مامۆستا ئاریازیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین. پێم خۆشە سەرەتا بینەری راپۆرتێک بین کە باز لە چالاکیەکەی ئەم کەمپینەی دەستگای خێرخوازی بەخشین دەکات. بەخشین دوێنێ ڕامانگەیان کە کەمپینی هاوکاری و کۆمەکی بۆ هەژاران و نەداران لە دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە بەنیەتی ئەوەی بتوانین لەم قەیرانەدا لەم وەزعنا لەبارەی هاتووەتە سەر دنیا و بە تایبەتی هەرێمی کوردستان زۆرترین هاوکاری و کۆمەکی هەژاران و نەداران بکەین و بە تایبەت بە سەبەتەی خۆراک. وەکە بینین ئەمڕۆ دەستمان پێ کردو و ئەمانەوێ لێرەوە خۆراکەکان ئامادە بکەین و دواتر دابەشکەین بەسەر کەم ئەندامان و هەژاران و نەداران لە شاری سلێمانی و دواتر لە شار و شارژگەکانی تری هەرێمی کوردستان. بەخشین دووبارە سڵاوتان لێبێ بەڕێز مامۆستا ئاریازیز لێ پرسراوی دەستگای خێرخوازی بەخشین میوانی بەرنامەکەمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو کەمپینەی دەستگاکەیان لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆشیێکی گەرمتان لێ یەکەم بە ئومێدیەوەی هەمیشە بەردەوام بن کاری جوان بکەن و هیچ کات ماندوو نەبن لە خزمەتکردنی خەڵکی وڵاتەکەمان.
منش دەستخۆشیتان لێکم خی گەورە پاداشتی خێری ئێوە و کەناڵی پەیامیش باتەوە کە ئێوەش بەشێکن لەو پرۆسە پیرۆز و مبارەکە کە ئێوە دەستمان خوا لە هەمومانی قوڵکە ماسا پێم خۆشە لەبارەی کەمپینەکەەوە قسەم بۆ بکەیت بیرۆکەی کەمپینەکە ئامانجی کەمپینەکە لەکەیەوە و بۆچی ڕاتانگەیاندووە و بە چه ئامانجێک بەڵێ بسم الله الرحمن الرحیم کاک ڕاضیانوکو خۆت لە پێشەکێکەدا ئاماژەت پێکرد ئێمە لە تەمەنی گوزەشتەی 10 ساڵی دەستگای خێرخوازی بەخشینە کە بەرنامەکەمان دەستگاکەمان تەمەنی 10 ساڵی گوزەرانوە لەم 10 ساڵەدا لە هەموو وێستگە و لە هەموو قۆناغ ناسک و هەستیار و حساسەکاندا دەستگای بەخشین و خێرخوازی دەوری خۆی بۆ ڕۆڵی خۆی بینیوە و هەستاوە بۆ ئەرکەیەکە لە سەرشانی بووە لە ڕێی پاش فەزلی خوای پەروەردگار لە ڕێی دەوڵەمەندان و خێرۆمەندان و دەسەڵاتداران ئەوانەی کە دەسەڵاتی مادیان هەیە دەسەڵاتدار بۆ معنایە کە دەسەڵاتی مادیان هەیە و ئەهلی خێرن لە هەموو قۆناغ و لە هەموو وێستگەکانە ئێمە ئەوەندەی پێمان کرابێ بە قەدەر ئەندازە و حەجمی خۆی بە هەموو کار و پرۆژەیەکی خێرخوازی هەستاوی کە بە شانازیەوە تا ئەم دەقەیە من لە خزمەت ئێوەیە قسە ئەکەم 24 ملیار و 220 میلیۆن دینار و ئەوەندە تا ئێستا ئەم دەقەیە ئێمە لەم دەستگایە لە ماوەی ئەم 10 ساڵەیە لە هەموو کار و پرۆژەکانماندا سەرفمان کردووە نزیک بە 145 خانوو کە دروستمان کردووە 615 منداڵی هەتی لای ئێمە مانگانەی سابتی خۆی وەرئەگرێ هەموو مانگێک و لەگەڵ منداڵی بێباوەک لەگەڵ نەخۆشە لەگەڵ هەژارە لەگەڵ قوتابیە لەگەڵ هەموو چین و توێژەکانە کەم ئەندامان بە هەموو چین و توێژەکانیەوە ئێمە بە درێژایی ئەم 10 ساڵە 150مان نەرم کردووە و لە ڕێگەی ئەو داهاتێکە لە خێرخوازان و دەوڵەمەندان و خێرکەرانەوە بمان هاتووە توانیمانە لایەن لێ بکەینەوە ئێستاش ئەو بار و زروفە نائاسایی کە هاتووە بەسەر ئەتوانم بڵێم هەموو جیهاندا زۆربەی جیهانی گرتووەتەوە و ئێمەش کە بەشێکین لەو دنیا و بەشێکین لەو جیهانە نیسبەتێک ئەو مەخاتر و ترسە ڕووی تێکردون لە ڕووی ئەو ڤایرۆسەوە کە جەنابەت ئیشارەت پێکرد ئەوە بۆ چەند ڕۆژێک بوو کە دەسەڵاتدارانی هەرێم باری نائاساییان لە ڕووی جێنشینکردنی خەڵک لە ماڵەکانی خۆیاندا دەرکرد بۆ چەند ڕۆژێک و ئەمڕۆژ ئاگادارن کە لە ڕێی وەزارەتی ناخۆ وەزیری ناخۆ ئێعلانیەوەی کرد کە بۆ 5 ڕۆژی تر بڕیارەکە درێژ کراوەتەوە دیارە ئەم چەند ڕۆژێک کە ڕۆشت و ئەم 5 ڕۆژەش کە یەت و ئەگەر زیاتریش نەکرێتەوە تەسەوەر ئەکرێت زیاتریش بکرێت ئالەمەیە بارە نائاسایەکە دروست بووە کە خەڵکانێک لە وڵاتی ئێمەیە ئەگەر ڕۆژانە عەرەبانەکەی نەگەڕێ دەستگیڕیەکەی نەکا سەوزە فرۆشیەکەی نەکا حەماڵیەکەی نەکا کرێکاریەکەی نەکا لەوانەیە قوتی ئێوارەی نەبێ بیخوا بە حکمی ئەوەش کە ئێمە دەستگایەکی خێرخوازین بەدەیەها و سەدان و هەزارها تەلەفۆنمان بە من و بە دەستگاکە و بە هەرچ نووسنگەکەمان دیارە ئەم خەڵکانە تەلەفۆن ئەکەن و داوای خێرەکەن و داوای ئەوواکەن کە بەهانایەوە بچی بۆ ئێمەش لەو سۆنگەیەوە کە وەک هەموو وێستگە و قۆناغەکانی تر کە جەنابەت ئیشارەت پێکرد بە پێویستمان زانی کەمپینێک ڕابگەێنین بۆ سەلەی خۆراکی تەرخان بکەین و دابین بکەین بە گوێرەی توانای خۆمان بەسەر شار و شارۆچکەکان و بەسەر ڕێکخراوە کەم ئەندامیەکان بە تایبەتی دابەشی بکەین ئەوە بوو دوێنێ کەمپینەکەمان ڕاگەیان و ئەم ڕۆژ یەکەم باکوورە و یەکەم سەرەتای کارەکەمان دەست پێ کرد کە توانیمان تقریبا 300 حیسە خواردن لە سلێمانیا کە 200 حیسەیان بردمانەیەکێتی کەم ئەندامان تەسلیمان کردن ئەوانش بە ڕێی سەیاری خۆیان و ئۆتۆمبیلی خۆیان بەسەر ماڵەکانە بیگەڕن و 100 ماڵی هەژاری تریش هینمان کرد یارمەتیمان ناون چۆنی ئەم ماڵ هەژاران دیاریەکەن بۆ منە گونجێ یەکێتی کەمەندامانی کوردستان خۆی داتایەکی لابێت کە ئەمەندە ڕێژە فەقیری هەیە ئێوە لە بە چ پێوەرێک خەڵک پێوەرمان هەیە بە درێژایی ساڵ ئەو فەقیرانە مڕاجعی ئێمەکەن تەلەفۆن لەگەڵ ئێمەکەن سەر لە نووسینگەکانمان یعنی وای لێ هاتووە ئەیان ناسین ئێستا زۆریان کە تەلەفۆنەکە بەبێ ئەوەی تەلەفۆنەکەی لای من خەزن بێ خۆ هەموو خەڵکە لای من خەزن یەکسەر دەنیە ناسمەوە زانم کە چەند جاری تر تەلەفۆنی کردو ئەم ئێوارێکم لە ماڵەوە پێش ئەوەی بێن بۆ ئێرە ئافرەتێک تەلەفۆنی کرد یەکسەر زانی ئافرەتەکەی کە ماڵی لە مەسەلا لە کانی کوردی یا لە باوە مەردە یەکسەر دەنگیم ناسیەوە ئەوانە بە درێژایی ساڵ کە ئێمە ئاگاداری حاڵیان کە نەبوون کە هەژارن یا کاسبکاریان یا کرێچین یا دەخلێکی کەمیان هەیە بە مناڵێک دوو مناڵ کە 15-16 ساڵە وازی لە خوێندن پێهێناوە ئێمە هەموو ئەوانە ئەناسین و هی تازەش کە تەلەفۆن ئەکا و داوا ئەکا دیارە خەڵکانێکی تەیدیانەکەن تەستیانەکەن کاڵێن ماڵێکی هەژار لە کۆڵانەکەماندا هەیە ماڵێکی هێژار لە گوندەکەمانە هەموو ئەو ناوانە لای ئێمە تقریبا ئاشناین و ئەزانین لەو ڕێگەیەوە
کە بتوانین ئێمە یارمەتیان بدەین. خەڵکێگەی وەکو جەنابەت فەرمووت بەقالێک بووە سەوزە فرۆشێ بووە کرێکارێک بووە زیاتر پشتی بەهێز و بازووی خۆی بەستووە تا ئەوە عیزەتی نەفسی قبولی نەکردووە کە دەست بۆ خەڵک بانکاتەوە لە ئێستادا پێوەرچێبەوەی کە ئێوە هاوکاریەکانتان بگەن ئەم جۆرە کەسانەش کە لەوە چێ محتاجیش بن بەڵام هێشتا ڕوشیان نایە ڕویان قسە بکەن دیارە لەو بابەتە زۆرە بەڵام کاگ ڕێز قەناعەت کە یعنی بار و زروفێکە ئینسان کە کەوتە سەر برسێتی ماڵ و مناڵی ئیتر شەرم و ڕووگیری وشتی نامێنێت ئەین تەلەفۆنەکە ئێمە بە درێژایی ئەم چەند ساڵە چەنەها پێشمەرگە تەلەفۆنی کردووە گریاوە لە تەلەفۆنەکە کە شیری مناڵەکەم بۆ ناکڕێت دایبی مناڵەکەم پێ ناکڕێ خۆ پێشمەرگەیەکە و لە بەرەکانی جەن بەرامبەر گەورەترین و سەرسەختترین دوژمنێک وەساوە کە داعیشە لێوێ پاڵەوانە بەڵام لە ماڵەوە پاڵەوان نییە ئەگری کە مناڵەکەی پرسێتی بڕستی لێ بڕیوە ئەکاتە حاڵی گریان دەکاتێکەوە قارەمانێکە لەو بەرێ جەنگەیە لە سەنگەرە دانیشۆ ڕۆحی خۆی خسۆ سەر دەستی خۆی لەبەرەوە کەم تا زۆر ئەو خەڵکانش بۆ خۆیان ئەیڵێن یەکیەکی ئەم ئێوارێکی تەلەفۆنی بۆ کردوتی ماوە ساتخوا بە نهێنی بێ لە بینمانە واللهی من عیزەتی نەفسم قبوڵ ناکا بەڵام واللهی نانی ماڵ و مناڵم نییە ئافرەتێک بوو و مێردەکەشم بە خەڵکی کاسپی نایە یا نەخۆشە یا پیرە یا مەسەلا کار و کاسپێکی وای دەست ناکەوێت هەموو ئەو حاڵەتانە هەن لەبەرەوە ئەوەندە زۆرە ڕەنگە ئێمە ئیستیعابی هەمووشی نەکەین کە واقعەکە چلقەکەی تری دەستگای ئەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین وەکو ئاماژەت پێکرد ئایا ئێوە ئەو 300 سەر لە خۆراکە تەنها لە سلێمانی تەوزیعتان کردو ئەی شوێنەکانی تریژ ئێمە بەرنمەیەکمان داڕشتووە ئەوڵ بڵێن بڕیاری 1500 تا 2000 خانەوە دەمان ناوە ئەمە ئەگەریە خەڵکیش جەک فلسمان بۆ نەنێرە ئێمە لە سنووقی بەخشین ئەمەمان دابین کردو ئەنجا لەگەڵ ئیعلانکردن و ڕاگەیانەکەشەکە دوینە ڕامانگەیاندووە هەیە کۆمپانیایە دەوڵەمەنە خێرخوازە تەلەفۆنەکە ئەوە من 100 حیسەتان بۆ نێرم ئەوە منیش مەسەلا مقدارە پارە ئەنێرم لەگەڵ ئەوانەیە ئێمە بڕیارمان ناوە بەعدیشمان نادوێنێ هەتاوەکو دەوڵەمەندان و خێرەوەمەندان دەزواڵاتر بن ئێمە ژمارەکان زیاترەکەن و شارەکان زیاترەکەین بەڵام ئەو 1500 تا 2000 ئێمە بە ئالەتێک تەقسیمان کردووە بە شار و شارۆچکەکانە ئەمڕۆوەکو عەرزم کردی 300 حیسە خۆراکی سلێمانی بۆ بەیانی بۆ سەیسایەق و هەڵەبجە 325 حیسە خۆراکە 50 حیسەی بۆ سەیسایەقە بۆ کەم ئەندامان کەم ئەو ڕێکخراوەی کە هەیە نەجایتر قاچی نوقسانە چاوی نییە نابینایە بە هەر شێوەیەک لە شێوەکان کەم ئەندامە وەسەد هەژاریش لە ناو شارەکەیە ئەوە 150 بۆ هەڵبجەی شەید 100 حیسەماندانا بۆ یەکێتی کەم ئەندامان لە چی و لە چەند مەوادی خۆراک و ئەوەی کە خۆمان بڕیارمان لەسەراوە وەکو پرۆژەکەی خۆمان کە لە کۆگاکان لە مەخزنەکان کڕیمانە لە کۆمپانیاکان برنجە و ڕۆنە شەکرە دۆشاوە فاسۆلیایە چاییە بەڵێ ئەو بابەتان کە ڕەنگە بەشی نزیکی 15 ڕۆژێکی ماڵێکی 4-5 سەرخێزانی بکە کەمپینەکە تاکەی بەردەوام کەمپینەکە ئێمە پەلەمان نییە لەوەی کە بڵێن تاکەی لەبەرەوەی زروفەکە بەدەست خۆمانیە نایزانین ئایا ئەمە ئەم ئیمتیداد و درێژکردنەوەی ئەم وەزا هەر ئاوا ئەڕوا ئێمە 3-4 ڕۆژ ئەوە خۆتەزانی حکومەت بڕیاریا بوو کە قەدەغەی هاتشۆی کردبوو ئەمڕۆ 5 ڕۆژی تری تازە کردەوە نازانین دوای ئەم 5 ڕۆژەکە 23 مانگە ئایا حکومەت دووبارە دەسەڵاتداران تەمدیدی ئەکەنەوە یان نایکەنەوە لەبەرەوە پەلەمان نییە ئەگەر بکرێتەوە حاڵەکە بەرەو خراپتر ئەڕوا وایە یاوانیە لە ڕووی مەعیشەت و ژیانی خەڵکیەوە خەڵک کە 15 ڕۆژ و 20 ڕۆژ بوو بە مایەک لە ماڵەوە بێ و نەتوانێت بێتە دەرەوە کاسبینەکە و ئازام ئەو کاتە کاری سەرڕۆیە ئێوە دەستگایەکی خێرخوازین لەم بارودۆخا کاتێک کە کۆمپانیاکان و شوێنەکان فرۆشگاکان هەست بە زۆری داخواز دەکەن لەسەر کەلوپەلەکانیان هەستان بە هیچ بەرزبوونەوەیەکی نرخ کردووە مەبەستمەیە کاتێک کە تۆ پێشتر سەلەیەکی خۆراکت هەر بۆ کارمەندەکانی خۆدیا بۆ خەڵک لە ڕەمەزان و جەژنەکانە کردووە ساڵانی ڕابردوو هیچ جیاوازیە بەسەر سعر و نرخەکان هاتووە هەتا ئەمڕۆژ حاڵەتەکە طبیعی بووە بەڵام من ئەمڕۆ لەو کۆمپانیایە لە چەند بەڕێزێک لە خۆیان بیست کە ئەهلی جنوبیەن ئەم شتانە بە گرانتر ئەیانی و ئەیبن ئەگەر ئەمە کارەساتە لەبەرەوە بۆ لێرەوە ئەڵێم ئەگەر بەرپرسێکی دەسەڵات ئاگای لێ متابعی ئەمە بکە ئەو کۆمپانیانێک کە لە سلێمانیە هەیە بە تایبەتی کۆمپانیای خۆراکەکان من ئامۆژگاری ئەوەشم کردن وتم ئاگادار بن تووشی گوناح نەبن لەوەیە چونکە ئێوە هەرچی ڕسقی ئەم کۆمپانیا مەخزەنە و کۆگایە هەمووی بنێرن بۆ جنوب بە گرانتر بەڵام ئەی خەڵک لێرە چی بکە وتیان نایە مەشتی وا ناکەین باڵانسەکە ڕاگرین ئەگەر ساحیبی وجدان و دین و ئینساف بن ئەبی ئەوانیش ئەو باڵانسە ڕابگرن کە نەکەن هەرچی کۆگا و مەخزەنەکان هەیە بە پارەیەکی گران بێن بە ئەهلی جنوب
بچێ بۆ جنوب قەیناکە خۆ جنوبیش خەڵکە بە شەرە پێویستی پێێتی بەڵام ئەبێ باڵانسەکە ڕاگرن کە لێرە گسکی لێ نێن لەلایەک شتەکە کە گسکیان لێ گرانە بێ و سعرەکە ئەفرێت تا ئەمڕۆکە ئێمە ئەو بڕەخۆرەکانەمان کڕیوە تقریباً عادەتیە ئاسایی بووە سعرەکە. زۆر جار پێداویستیەکانی مرۆڤ بە پێی سێگۆشەکەی ماسلۆش خۆراک و ئەمانە لە پێشی هەموو شتێکەوە. ئێوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵانی ڕابردوودا عەرەبانەی شەحن بۆ کەمەندامان ماتۆرسکیل بۆ ئەوانەی کە کاسبیەکەن ئۆتۆمبیل خان و دروستکردنتانە بۆ لە ئێستادا لەوەچێ خەڵک ئەوەندەی کە پێویستی بە خواردن و بە ژیانێکی شەرافەتمەندانەیە ئەوەندە پێویستی لەوەچێ بە عەرەبانەیەک بە ماتۆرسکی لێ بە خانوویەک نەبێ تا چەند ئێوە وەکۆڵێ لە شتەکانی ترتان گرتوتەوە بۆ ئەوەی لە ڕێی خۆراکەوە خەڵکێک زیاتر سوود لە پرۆژەی بەخشین وەربگرێت. بەڵێ ئێمە دوێ پێرێکە دانیشین ڕاستیەکە ئەم بابەتانەمان زۆر باس کرد وەکو ستاف لەگەڵ ئەو بەڕێزانەیە کە گێژ و دەتەڵی ئەم مۆزوعانەمان کرد ئایا ئێمە لە چ ڕوویەکەوە ئەتوانین زیاتر خزمەت بکەین. ڕە هەبوو ئەیوت با لە ڕێی ئەو نەخۆشخانانەوە کە دروست ئەکرێ ئێمە یارمەتیان بین بە جیهاز و بە مەسەلا مستەلزەماتی طبی و پێداویستی پزیشکی و ئەمانە ڕە هەبوو ئەو خواردن ڕە هەبوو ئەو شتێکی تر بەڵام ئێمە کە بیرمان کردەوە ئەوە لەخوا بەزیابێ کۆمەڵی دەوڵەمەنی عیملاق و چاک و ئەهلی خێر لەم شارەیە ئەتوان نەخۆشخانەیەک دروست بکەن ئەوە با ئەوان بیکەن کە ئەمە لە حاڵێکە ئیشی حکومەتە ئیشی دەوڵەمەنیش نییە چونکە ئەو دەسەڵاتی کە چەند ساڵە خەڵکی ڕەتانوەتەوە نەوتەکەی بردووە گومرگەکەی بردووە پارەکەی بردووە پاشەکەوتەکەی بردووە چی بردووە دەستی ناوەتە بینە قاقای ئێستاش هەر خۆیان کە خەسەخانەی گەورەیان هەیە لەم شارە لە هەولێر خەسەخانەی گەورەیان هەیە لە دووە خەسەخانەی گەورەیان هەیە بەڵام نەماندی لەو خەسەخانانەی بەرپرسانی دەسەڵات بڵێن ئەم سێ مانگە ئەم خەسەخانەیەمان تەرخان کرد بە شێوەیەکی کاتی تا ئەم هینە ئەڕوا تا ئەم وەزع ئەگوزەرێ بۆیە ئێمە زۆرمان ئەوە وردکردەوە کە پێمان وابوو ئەو نەخۆشخانانە لە ڕێ ئەو دەوڵەمەنانەوە کە کردویانە خوای گەورە جەزای خێران باتەوە و پاداشی خێران باتەوە بە گوێرەی نیەتی خۆیان ئینشاڵڵا هەمووشیان هەر ئەوانن کە ئەهلی دین و حاجین و حەجیان کرد و عەمرەیان کردووە ساڵانێک کە هەموو ساڵی ئێمە گوێمان لێبوو لە ئەحسایی و لە ئامارەکانە ئەوەندە خەڵک چۆ بۆ حەج و ئەوەندە خەڵک پاری بردو بۆ عەمرە سەرفی کردو کە ئەمان و هەر ئەو ئەهلی حەج و عەمرەیان کە لێرەش خێرەکەن خەڵک پێی سیر بوو بەڵام وتە ئێستا ئیسپات بوو هەر حاجیەکانن هەر دەوڵەمەنە حاجیەکان بە هەمویانەوە کە جێگەی ڕێز و سوپاسن حەجیشەکەن عەمرەشەکەن ئەوەتە نەخۆشخانەش دروستەکەن ئەوەتە خواردنیش بۆ خەڵکیەکردن لەبەرەوەی ئێمە بڕیارمان ناوتمان لە چینی فەقیر و هەژارەوە ئێمە بتوانین خزمەتەکە بکەین وەک تۆ فەرموود کابرا چی لە ماڵەکەی بکە ئەگەر دوو قاتیش بێ بەڵام ژەمی ئێوارەی نەبێ بیا بە مناڵەکانی لەبەرەوە بڕیارمان ئێمە لەم قۆناغەدا لە خواردنەکەەوە دەست پێ بکەین کە پێویستی ڕۆژانەی عامەی خەڵک زۆر باش باست لە نەخۆشخانە کرد بەوەی کە تەنانەت حیزبە دەسەڵاتدارەکانی ئامادەنین پێ بە جەرگی خۆیان بنیان واز لە بەژەوەندی خۆیان بێن سێ مانگ ئەم نەخۆشخانەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە تەرخان بکەن. نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە پرۆژە زۆر جوانەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە بەتابەت لە کەلار و لە هەڵەبجەی شەیدیش و لە چەمچەماڵیش لە سلێمانی لە قیسەرەکی لێرێ هیچ گۆڕانکاریە بەسەر ئەجێندا و بەرنامە و پلانی نەخۆشخانەکان داهاتوە بۆ ڕوبەڕوونەوەی بەڵێ ئێمە لە ڕووی پێداویستی پزیشکیەوە کۆمەڵگەی پزیشکی هەڵەبجەمان لە یارمەتی کەرەنتینی وازانم بیاریاوە کەلار هەر عینەن حساب چەمچەماڵ هەر عینە حساب نەخۆشخانەی ئێرەی سلێمانی بە پێداویستە پزیشکەکان یا بە کارمەندەکانی بەو زیاتر بەو شتە سەرەتایانەی کە پێویستن بۆ خەڵک بە مەوادی تعقیم بە کەمامە بە دەستکێش کە بەسەر هەتا لە ناو بازاڕە بەسەر هێز ئەمنیەکانە دابەشیان کردبوو هەچ شتێکە لە توانای ئەوان دابێ کەم تەرخەمیان نەکردو بەڵام شتی قورس و زەخم ئەوەکو عەرزم کردی ئەو خێرخوازانە دەستیان ناوەتێ خوازدایان باتەوە بەشکم ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لە ماوەی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریشی تەنانەت گەیاندە برایەزی دڵی قەوماوەکان ئەمە پێمانەڵێ کە تەنانەت جیاوازی ئایدۆلۆژی چ جای بگاتە حیزبی بەخشین لەگەڵ خەڵکانەیە کردووە لەم لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بەتابەت ڕاگەیاندنی ئەم کەمپینە ئێوە هیچ جیاوازیەک یا لە پێشینەیەکتان داوە بە مەبەستمەی ئەندامی خۆتان یا کەسێ بێت لەنێو بازنەی بیرکردنەوە و ئاین و تێگەشتنی ئەمەدا هیچ جیاوازیە کراوە کە کەمپینەکەم کەسێ بگرێتەوە کەسێکی هەژاریش بێ بەش بکرێت کاک ڕیاض ئێمە لە ماوەی ئەم 10 ساڵەیە میرارن و تیکرارن چەنەها جار دووبارەمان کردوێت ئێمە وەکو نەخۆش دکتۆرێک تەعاملەکەین
دکتۆرێک چۆن نەخۆشەکە ئەچێتە بەردەستی سەیری کەیسی نەخۆشەکە ئەکا سەیری برینەکەیەکە سەیری ئازارەکەیەکە ناپرسێ کاک ڕیاض خەڵکی کوێیە ناوی چییە چ زمانێکە چ دینێکە ئەو سەیری نەخۆشەکەکە سەیری برینەکەکە ئێمەش بە حەقیقەت سەیری برینەکەمان کردووە وەک لەوەی کە سەیری ئەوە بکەین ئەوە کێیە مەسەلا ئێمە 145 خانومان دروست کردووە ئەو 145 خانووە ئێمە بە مەسئولینی دەسەڵاتمان وتووە کە زۆریان بۆیە ناوین لەسەر ڕاگررتنی بەرنامەکە پێمان وتۆ کاکە هەر 145 نەفارەکە و کاتە 120 ئەوە نەبووە هێنی لێرە لیان بپرسە بزانە ئێوە چ دەنگەکەن چ ڕەنگەکەن چ ئایدیایەکەن چ دینێکن ئەمانەمان هیچ نەپرسیوە و ناشپرسین ئێمە یەکەم مەسەلە مرۆییەکە ئینسانیەکە لە بەرچاوی ئێمە لە شاشەی چاوی ئێمە بردیەکەینەوە کە ئەوە کارەساتێکە هاتووە جایتر بەسەر شنگال هاتووە بەسەر خانەقین هاتووە خوان و خواستە بەسەر سلێمانی هاتووەکو لایەنی مرۆیەکەی تەماشایەکەین بەڵام ئەگەر شتێکیش بە ڕووی شەرعەوە ڕێمان بە خۆمان نەیاوە کە شتێک کەسێک خێرێکی پێنەشە یا شایستە نەبوو بێت ئێمە یارمەتی ناین لە دوو لایەنەوە ئێمە ئەگەر ئەو ماڵانە ئەو کەسانێک کە یارمەتیمان ناون لە دوو لایەنەوە هینمان کردووە بۆکو بڵێ تحقیقمان کردو و لێ بردوینێتەوە یەکەم مستحقی شەرعی بێ چونکە ئەو پارەی ئێمە پارەی خەڵکی ئێمە نییە ئەبێ وەکو مستحقی شەرعی مستحق بێ بەو یارمەتی کە ئێمە ئەیێنێ وە دوو هەمیش سینوجیمێکی لەسەر نەبێ لەسەر بەعزێ مەسائلی کۆمەڵایەتی شتکە لە کۆڵان و گەڕەکە خەڵک لێی ئیزعاج و بیوسبێنێ بە ئێمە بڵێن ئەوە هەرچەند ئێمە لەگەڵ ئەو مەبدەعیانین چونکە ئەو کەسەش کە ڕەنگە لە ڕووی هەندێشتی کۆمەڵایەتیەوە لە ڕووی لەسەر لەژێر فشاری فەقیریە ئەمەی کرد بێ عەساوە لەعەل ئێمە با خانوویەکەی بۆ بکەین ئێمە دەستگیرۆیی بکەین واز لەو شتەی خۆی بێنێ ئەم مەبدە هەموو کەس تێ ناگا مشیلەکەی ئێمە ئەوەیە لەوانەیە لە گەڕێکێکا لە محلەیەکە ماڵێک بنەو عقسەی لەسەر بێ ئێمە خانوویەکی بۆ بکەین خەڵق قسەمان پێ بڵێ بەڵام ناوەرە تۆم خانووی بۆ بکە حاڵەتی چاکە لەوانەیە ئەویش لە ناچاریە پەنای بردوێ بۆ هەندێشت کە پێویست ناکە ئێستا وەردیکەینەوە کادە الفەقر أن يكون كفرا ئیمامی عەلی چێڵە دەربارەی فەقیر یعنی فەقیری زۆر شت بە خەڵکەکە ئێمە لەگەڵ ئەم مەبدە ئەشاین یعنی چاپۆشیشمان لەوە ڕەنگە کردێ بەڵام مامۆستا هەژارێک بەس خۆی و خێزانەکەیەتی ئێستا بەهۆی ئەم ڤایرۆسەوە ناتوانێت بەهۆی کار و کاسبیەک بکە هیچ واشمان هەیە کوڵفەتێک 9 سەرخێزان 10 سەرخێزان کەمتر یا زیاتریە ئێوە ڕەچاوی ئەمەتان کردویان هەر ئەو دوو کەسەی کە لەم ئایلەیەکان لەگەڵ ئەو 9 سەر کوڵفەتە هەر سەلەیەکێ دەنێ و کە هەمووشی لەوە 25 کیلۆغرام بێ بەڵێ ئەمە بۆ ئێمە تۆزێک زەحمەتە بزانین ئەمە چەند نەفەر و چەند نەفەر نییە و چەنە و چین نیە ئەو ناوانە کە لای ئێمە هەن ناوی سولاسیەکەی هەیە ڕقمی تەلەفۆنەکەی هەیە کە ئەزانین تقریبا کوردیش ئەوە تقریبا کوڵی باڵانسی ماڵ و مناڵی یەکسانە هەمووی لە ئاستێکایە ئەوەندە مناڵی هەیە بۆیە ئێمەش ئەو تەقدیرەمان کردووە ڕەنگە تەقدیرەکەوامان دانابێت لە 5-6 نەفەری سەرخێزانیەوە تەقدیرەکەمان دانابێت چ ئەوەی کە دوو نەفەرە گەرنی ئازابی قەیچەکە بە ئەو زایش بچێ وەلایەوە زۆر باش مامۆستا بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕووین بەر لەوەی کە ئێوە ساڵانە لە ڕەمەزانیشدا وەکۆڵێ کەمپینێکی تر و پرۆژەیەکی زۆر گەورەترتانە و کە باشتر لەوە چ ئێستا خەڵکێک هەر لە ئێستا و خەفەتی ڕەمەزانیشی لێ بنیشە بڵێ من جاران ڕەمەزان دڵم بە بەخشین خۆش بوو کە کاتەکانم بۆ عیبادەت بەسەر بوو ناڕۆشتم بۆ کرێکاری بۆ ئیش و کار ئەو پاشتە باسیەوەکەین باست لەوە کرد ئەگەر لە ئێستادا خێرخوازانیش بە تەنگەوەنەیەن ئێمە سوود لە سندوقی بەخشین و دەرامەتەکەی بینین ئەکرێ بزانم دەرامەتی بەخشین لە ئێستادا توانای ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسی بۆ ماوەیەکی چەند هەیە ئەتوانێت چه زمانێک بدابەوەی کە هەژاران تا ماوەیەکی زۆریش ئەگەر خوا نەخواستم حاڵەتە بەردەوام بێ بتوانێت دەستگیرۆی هەژاران و لێ قۆماوان بکەن. بەڵێ ئێمە وەک عەرزم کردی هەمیشە ئەو داهاتێکێتە لا ئێمە دەورانەکە یعنی ئەڕوات زۆر نامێنێتەوە زۆر بەنگ نابێت لە پرۆژەکانە سەرفێ بێ ئەڕوا لەبەرەوە ئەگەر خوا نەخواستە بزانین وەزعێکی زۆر خراپتر و کارەسات بار ڕووەکاتە میلەتەکەمان لە ڕۆژانی داهاتوە کە ئینشاءالله هەمیشە دوعامان وایەوە متەفائیلیشین لەوە ئینشاءالله ڕەحمی خوای پەروەردگار زۆرە بە شەرتێ بەندەکان ڕەحم لە بینی خۆیان ڕەحم بە یەکتری بکەن وەک پێغەمبەری خوا فەرمی ڕەحم بکەن بە ئاهلی سەر ئەرز بە ئاهلی حەسمان ڕەحمتان پێ بکات کە خوای پەروەردگارە ئەگەر ناگەر بێتە سەر باری ناچاری و ناهەمواری و زۆر کارەسات مەئاساوی مەجبورین ئەوەی کە لامان هەمووی سەرفکەین هیچ مانعێکمان نییە. زۆر باش مامۆستا تقریبا مانگێک و 17 ڕۆژێکمان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان
ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی زۆر باشی هەبوو بۆ خەڵک لە بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەوە چه خەڵکێکی ژێستا بە ناومێدان لەم کەمپینە بڕوانێ بڵێ ئەمە ڕزق و ڕۆزیەکەی ڕەمەزانمان بوو لە ئێستاە تەوزیەکرا بەسەر خەڵکێکی ترا کە پێشتر دەرامەتێکی بۆ بەڵام بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە دەستی داوە ئایا ئێوە لە ئێستاوە خەڵک ناومێدەکەن مەبەستمەی ڕەمەزان ئەمە گەنجینەی ڕەمەزان و خەزێنەی ڕەمەزان بۆ هێناوتان لێ تەوزیاتان کردیان بۆ ڕەمەزانیش هەر پرۆژەی باشتر و شتی باشترتانەیە بۆ وڵی کاک ڕاز من ئەمڕۆژ لە لێدوانێکە ئەوم ئاماژە پێکرد بۆ دەوڵەمەندان بۆ خێرخوازان بۆ دەسەڵاتدارانی مادی لەوە نەترسن جارە لە ماڵەکەی خۆیان نەترسن پێغەمبەری خوا سوێن لەسەر سێشتە خوا صلی الله عليه وسلم کە ئەم سێشتە ئاوایە ما نەقەسە مال عەبد من صەدەقەة ماڵی عەبد بە سەدەقە کەم ناکە ئەوەی کە ئێستا ئەتوانێت سەدەقە بکە لە خێرۆمەندان لە دەوڵەمەندان لەوانەیە کەوا ئاهلی خێرن خەڵکی کوردەواری ئێمەش وا عادەتی گرتووە لە مانگی ڕەمەزان زیاتر تەصفی حسابی خۆی لە ماڵ و سەرۆت و سامانیەکە و زەکاتەکەی دەرەکە ئالێرەدا من شتێک بەگوێی بینەران و بیسەران و ئەهلی خێر و دەوڵەمەندەکانە ئەیم تعجیلی زەکات لە شەرعا دروستە واتە پێشخستنی زەکات لە شەرعا دروستە دواخستنی دروست نییە چونکە ماڵێکە تا ئەو ڕۆژە هی تۆیەکە حەقی ئەوەیە دەریکەی ئەتوانن زەکاتەکانیان پێشخن با مماطەڵە و مراوەغی پێ نەکەن بڵێن وڵای ئێمە هەر ڕەمەزان دەریەکەین وا بزانین ڕەمەزان سەد ئەوە نەخێریەکە نە 100 دینار زەکاتی لایە ڕەمەزان بیا و شەعبان بیا و ڕەجەب بیا و نازانم چ مانگێک بیە هەر 100,000ەکەی لە کۆڵ بۆ تۆ بە واجبێکی لەسەر کۆڵ خەڵکی شکاتێ لەوە چێ زۆر محتاج و پێویست قسەکە ئێمە لەسەر ئەوەیەکەوە جەناب ئەفەرمووی ئێستا ڕۆژی ڕەشە ئێستا ڕۆژی هیممەتە ئێستا ڕۆژی قۆڵ هەڵماڵینە ئەوەی کەس ئەهلی زەکاتە با زەکاتەکەی پێشقا پێش ڕەمەزان ئەگەر خوانە خواسە وەزعەکە و بارەکە بە زۆر بە ناڕەحەت و بە قورستر شکایەوە بەسەرمانە و لە ڕۆژانی داهاتووە ئێمە ئینتیزارەکەی بزانین هەموو دنیا زۆر باش جەناب مامۆستایەکی ئاینی ئیسراحەتی خۆت و مافی خێزان و مناڵەکانت و کۆمەڵێ ستافیش بە دەورتەوەن دەچی وەکوڵێ لە هێزی خۆت لە تەنانەت گیرفانی خەڵکی کێشیتەوە بە خۆڕایی دەیدێتەوە بە خەڵکێکی هەژار مارکێتی کشمان هەیە یا بانزینخانەیەکە یان جل فرۆشەکە یا میوە فرۆشەکە هەر کەسێکی دیکە ئەم هەلا بە وەکوڵێ ئەم بارودۆخە بە هەلە زانێ و نرخ لەسەر خەڵک گرانەکە جیاوازی ئەمە لە لایەکی دیکەوە تۆ دەستگایەکی خێرخوازیت دەیت دەتەوێ هەم بە ئاین دڵی خەڵک و سفرەی خەڵک و لێوی خەڵک دڵخۆشکەیت و زەردەخەنە و ئومێدێکی وە بگەڕیتەوە لە لایەکی دیکەشەوە خەڵکێک دێ لەوە چێ هەڵپەڕکێ و ڕەقس و سەما بە خەڵک دەکە پێم خۆشە ئەم بەراوردەی کە هەم گران فرۆشکردن هەم بە جۆرە لە جۆرەکان نەگەڕانەوە بۆ لای خوا بەتایبەت کۆمەڵی خەڵک دوێنێ بینیمان یا ئەمڕۆ بینیمان بەڵێ بەڕاستی ئەم مەسائلانە زۆر وردن کاک ڕیاز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی المحتکر مەلعون والجالب مرزوق ئەوە احتیکارەکە شتەشارێتەوە بەر لعنەتی خوا کرێ ئەوەش کە ئێنێتە بازاڕەوە کە زۆرش بوو لە بازاڕە هەرزانە بێ بەڵام بیگرێرەوە گرانە بێ ئەمە معادلەیەکی زۆر خەتەرە بێ خەڵک ئاگای لێ بێ بە تایبەتی صاحب کۆمپانیاکان بە تایبەتی ئەوانەی کە ئەهلی کەسەبە و بازاڕن و ڕزقێکیان لایەوی ئەم ڕزقە بەهی خۆی تێنەگا تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء پێش هەموو شتێک تێبگا ئەم ڕستەکە هەیەی هی پەروەردگارە بخوای پەروەردگار بیوێ ئەیاتی بیوێ لێگرێتەوە لەم منتیقەوە ئیشکا باشە ئەوەی کە لە بەردەستایەتی ڕجا و تکایان لەکەین احتکاری نەکەن نەیشارنەوە یا ئیستغلالی وەزعەکە نەکەن هەتا دوێنێ و پێرە شەژێر کە بە 1000 و بەڵام من ئەمڕۆ بەیانی وتم بە چەندی 5 بە 1000 خۆ ڕەنگە ئەم دوکاندارش گوناهی ئەویتیانە بێت لەو شوێنەوە کەیت بە زەحمەدیت یا گران بۆ یا نییە یا کولفە و کرێتیا زیا کردووە بەڵام ئەوەندەی لەسەر زیاکەین کە مەجبورین لەسەری زیاکەین نەک ئیستغلالی وەزعەکە بکەین و زروفەکە بکەین ئەوەی کە ئەهلی کەسەبە و بازار و کۆمپانیا و تیجار و بازرگانە بێنێ شتەکانی بخاتە شوێنێکەوە کە سعرەکەی زیاد بکە و لەسەر خەڵکی زیاد بکە سبێنێکی جوابی خوای پەروەردگارەیەتەوە هەر ئەو زیاکردن ڕەنگە لەسەر نیوەی خزم و کەسوکارەکەی خۆی بێ لەسەر دەرو دراوسەکەی خۆی بێ کە لە ڕۆژی میحنەتا فریای کەوتووە لە ڕۆژی لێ قەومانە فریای کەوتووە ئێستا چۆن دڵیە چۆن غیرەتی قبوڵەکە 1000 دینار 2000 دینار زیاد بخاتە سەر کیسەیە برنجیاوی خاتە سەر قوتوێ دۆشاو لەبەرەوە ئەوە معادلەیەکی زۆر وردە خەڵک ئەبێ ئاگای لێ بێ بە حەقیقەت
ئیستغلالی وەزعەکە نەکەن هەتا ئەتوانن کار ئاسانی بکەن هەتا ئەتوانن ڕزق و ڕۆزی و ئەو شتێکە لە بەردەستیانە بە سعری خۆی بیفرۆشن 3 مانگ پێش ئێستا کڕیوێتی بە 7,000 ئەمڕۆ نێکا بە 13,000 شوە 3 مانگ پێش ئێستا بە 7,000 کڕیوتە پێش ئەم وەزعەش دیاوتە بە 8,500 خێرا لێ کردو ئەمڕۆژ هەر بە 1,500 باباتەوانێ با لەبەرەوە تووشی نەخۆی تووشی گوناه بێ و نەخەڵکیش بە هیلاکات بچێ ئینشاءڵڵا. زۆر باشە مامۆستا راپۆرتێکی دیکەمان ئامادەیە لەبارەی گەیاندنی هاوکاریەکان بە یەکێتی کەمەندامانی کوردستان کە ئەوان تەنانەت لە کاتی ئاسایشدا موچەکەیان تەنها 150,000 بوو کە بەڕاستی ئەمە موچەیەکی هەریانی دەتوانین بڵین هەر هیچ نییانی لە ئێستاشا کە حکومەت توانای دابشکردنی موچەی نییە لەوەچی ئەوەندەی تر مەئەسات و قوربەسەری بۆ ئەوانگیرا شێکەوە چینە لای دابشکردنی ئەو هاوکاریە کە دەستگای خێرخوازی بەخشین پێشکەشی یەکێتی کەمەندامانی کوردستانی کردووە. بەخشین. کەمپینی هاوکاری بۆ هەژاران و کەم ئەندامان لە شاری سلێمانی دەستی پێکردو و وەکە بینی ئێستا لە یەکێتی کەم ئەندامان لە شاری سلێمانیەوە 200 حیسەی بۆ ئەم شوێنە دابین نەکەین بۆ ئەوەی 200 ماڵی کەم ئەندام سوودمەند بێ لەم بەشە خۆراکە. خۆتان نەزانن زۆربەی خەڵکم ڕۆ گرفتارە بەهۆی نەبوونی و نەداری و بێئیشی و تەنانەت بێ موچەیش بەڵام لە هەمووی موحتار سێر لە ئێستادا خاوەن پێداویستی تایبەت و لەبەرەوەی هەموو چەکەیان کەمە و هەم 2 مانگیشە نزیکەی 2 مانگەوەریان نەگرتووە بۆی هەر کات ئێوەی خێرخواز و بەخشندا دەستی ئێمە واڵاکەن ئێمە لەو شوێنە حەساس و گرنگانە دەست پێەکەین بۆ ئەوەی سفریان ڕازاوە بکەین و بەشێک لە ئازار و منیتەکانیان کە بکەین. باسی دەستگای بەخشین دەکەم کە بە مانای وشە بەخشینە بە مانای وشە دەستگایەکە بۆ خزمەتکردنی خەڵک دیارە ئەمە ئەتوانین بڵین نە دەهەمین جارە و نە بیستەمین جارە و نە سەدەمین جارەکە دەستگای بەخشین هاوکاری کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکانەکە هەم لە کڕینی خانوو هەم لە دروستکردنی خانوو و هەم لە خستنە سەر ئیشی خاوەن پێداویستی تایبەت کڕینی کورسی کەمەندامی کارەبایی یعنی ئیشەکان ئەمەنە زۆرە ناتوانم ئێستا بڵێم دەستگای بەخشین چی کردووە بەڵام ئەوەی کە لە ئێستادا زۆر گرنگە ئەمڕۆ وەکو یەکەمین شوێن لە ئەو کەمپینەی کە ڕایانگەیاندە بوو بۆ کۆکردنەوەی خۆراک و هاوکاری بۆ ماڵە هەژارەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامان ئێمەیان بەسەر کردەوە وەکو یەکەمین هەنگاو بۆ 200 خێزان زیاتر بتوان خۆراکی پێویستی ئەم 4 ڕۆژەی کە لە ماڵەوەین پێمان ئەڵێن مەیەنە دەر خۆتان کەرنتینەکەن با تووشی نەخۆشی نەبن لە ئێستادا نزیکەی 2 مانگە موچەی کەمەندامان نەدراوە موچەکەمان 100 بۆ 150,000 بە سەدان خێزانی کەمەندام هەیە دینار ڕێگیرفانیانە بە سەدان خێزانی کەمەندام هەیە قوتی ڕۆژێکیانە 1 قوت و دۆشاویانە 1 کیلۆ برنج لە ماڵەکەیانە و ناشتوانن بێنە دەرەوە وە کاریشیان نییە بەڕاستی ئەگەر دەستگایەکی وەکو بەخشین و خێرخوازانی خەڵکی کوردستان بە فریای ژیانی کەمەندامان نەکەون مصیبەت ڕوئاکاتە ژیانی کەمەندامان کارەسات ڕوئاکاتە ژیانی کەمەندامان ئەوە ئێمەی ئەزانین کە لە نێو ماڵی کەمەندامانە چوو ئەگوزارێ ئەوە دەسەڵات نییە دەسەڵات هەر پێ دەڵێ مەیە دەرەوە سپاستانەکەین کە ئەم 200 ماڵەتان لە کۆڵ ئێمە کردەوە بەڕاستی کارێکی گەورەیە و وەسپاسی هەموو ئەو خێرخوازانەشەکەین کە لەم 1 ڕۆژە هاتوون بەهانامانەوە. بسم الله الرحمن الرحیم هاوڵاتانی خۆشەویست خێرخوازانی بەڕێز و ئازیز دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین دوێنێ کەمپینێکمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی خواردن و ئەرزاق بۆ فەقیر و هەژار و کەم ئەندام و هەموو ئەو چین و توێژانەی کە ئەمڕۆ لەم بار و زروفە نائاساییەدا ئاتاجن و پێویستن بەوەی کەوا ئێمە دەستگیرویان بکەین وەلایەن لێ بکەینەوە بە هەموو لایەکمان خۆشبەختانە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی چالاکی کەمپینەکەمانە توانیمان لە کەم ئەندامانەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ توانیمان سوپاس بەخوای گەورە 200 بەش 200 حیسەی خواردن بێن بۆ یەکێتی کەم ئەندامان لە شاری سلێمانی و ئومێ دەکەین و هیواداریشین کە ئینشاءڵڵا ئەو شوێنانی کە ئێمە ئیمکانیەتمان هەیە و دەستمان پێیان ئەگا و ئەتوانین یارمەتیان بین بە هەموو جۆرێک وەکو ئەم شوێنە کە یەکێتی کەم ئەندامانە یارمەتیان بین و خواردن و ئەوە بەشە خواردنیان بینێ. بەخشین.
دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانەوەی بینیتان گەیاندنی 200 سەل لە خۆراک و پێداویستی خواردن بوو کە دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی ئەو کەمپینەیدا ئاراستە یەکێتی کەمەندامانی کوردستانی کرد بوو و بە خۆشحاڵیەوە سەرۆکی یەکێتەکە ئاماژە بەوە دەکامە دەیەمین جار و بیستەمین جار و تەنانەت سەدەمین جاریش نییە کە دەستگای خێرخوازی بەخشین لای مەرحەمەتی لەوان کردوتەوە نەکرد بە خواردن بە کورسی شەحن و بە پارە و بە زۆر شتی دیکە بۆیە دەچمەوە لای میوانەکەم پرسیاری ئەوەی لێ دەکەم مامۆستا زۆر جار لەم کاتە هەستیاراندا بەشێ لە ڕێکخرا و حیزبەکان دەزەکەن بە مزایدەی سیاسی بەڵام ئەوەی کە من بیستم تۆ کاتێککە 100 جار یارمەتی کە یەکێتی کەمەنداماندا بێ ئەمە نە مزایدەی سیاسیە و نەخۆبرنە پێشەوەیە پێم خۆشە بزانم ئێوە بۆچی تەنانەت دەڵێ 100 جار زیاتر خزمەتی ئێمەیان کردووە و لایەن لە ئێمە کردوتە هاوکاری ئێمەیان کردو مەبەستمەوەیە ئێوە بۆچی کە یەکێتی کەمەندامانی کوردستان لە پێشی هەموو خەڵکی دیکەوە دەبین و دوێنێ ژەر خۆتان بەدەستی خۆتان شتەکانتان بۆ بردوون بەڵێ دیارە کەم ئەندامان یا خاوەن پێداویستی تایبەت لەم وڵاتی ئێمەدا لە هەموو دنیاە کە هەیە لە هەموو دنیاە ماف و ئیمتیازێکی بەرز و باڵای هەیە بەڵام بەداخەوە لە لای ئێمە ئەوەیە کە ئەیبینیە و گوێ لە سەرۆکی یەکێتیەکەیان بوو کە چەندێکە موچیان وەرنەگرتووە موچەکەش چەندێکە 150 و بەداخەوە زۆرش بەداخەوە لە پرۆژە یاسای چاکسازی شالیوێشە هیچیان بۆ نەکرا هیچ وەڵامێکیان نەدرانەوە بە وەڵامێکی ئیجابی و باشکەوە بار و گوزەرانی ژیانیان بگۆڕن ئەکەوێتە سەر ئەوەی کەسێکی تر کە هەژارە یا فەقیریان نەبووە لەوانەیە لە فترەیەکی زەمەنیە هەژار بێت بۆ فترەیەک هەژار بێت دەستی کورد بێ یا کاسپی نەبێ یا نەخۆش بێ بەڵام ئەم خاوەن پێداویستی تایبەت ئەوە بە درێژایی ژیانی هەرناوەکەی بەخۆویەتی خاوەنی ئەوەیە کە پێداویستی بۆ دابین بکەیت جای تر کە کاری دەسەڵاتە دەسەڵات دەبێت پێداویستی بۆ دابین کە بەڵام دەسەڵات کە لای لێ نەکاتەوە حەقی بخوا و حەق مافی بسووتێنێ ئەو کاتە ناچارە بین دەستگای خێرخوازی و ڕێکخرا و دەوڵەمەند و خێرخواز و ئەمانە نازیان بکێشن لە ڕووی نازەوە ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەوانمان کردووە و لەگەڵ سوێنە لەگەڵ سێسایەق و کەلار و هەڵەبجە و فڵان و فڵانە شوێن و فیسا شوێنەکەین ئەوە ناسکێشانیانە نازیان ئەکێشین کە سوکاری ئێمن خۆشەویستی ئێمن بە چاوی ڕێز و حرمەتەوە تەماشایانەکەین و لە خەڵکی تر لە پێشترن لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەتن لەوانەیە وەکو پێویست کاسپی پێ ناکرێ ماڵ و مناڵی هەیە یان نەخۆشێکی مزمین و بەردەوامە بەهۆی ئەوەی کە جەستە و بەشێک لە جەستە و لار و لە شولاری کە نەخۆشە یا کەم ئەندامە بۆیە ئەوانە لە پێشترن کە ئێمە یارمەتی لەوە چێ خەڵکێک بڵێ کۆی پرۆژەکانی بەخشین و بە ئەم کەمپینەش جۆرێکە لە مزایدەی سیاسی دەمان بینی ومانە کە کۆمەڵی ڕێکخرا و حیزبی دیکە یان ناوی شخصیاتەکانی خۆیان لە دەستگا خێرخوازەکانیان دەنێن یا لە کاتی هەڵبژاردنەکانە دەیدەنەوە بە ڕووی خەڵکە ئایا دەستگای خێرخوازی بەخشین ئەم شتانە لە مەدای 10 ساڵی ڕابردوودا ئەمەتان بۆ مزایدەی سیاسی کردووە کاتێککە سەلەیەکی خۆراکت داوەتە دەزمن داوای دەنگ و هەڵوێستی سیاسی و پاڵپشتی سیاسی لە من کردووە؟ هەرگیز ئێمە بیرمان لەو شتان نەکردوێتەوە چونکە بە حقیقت ئێمە مەسئولێتێکی پێش هەموو مەسئولێتێکی دنیای مەسئولێتێکی قیامەتیمان لەسەرە کە ئەم داهات و دەخلەی کە لەبەردەستی ئێمەیە ئەم پارەی لەبەردەستی ئێمە هی ئێمە نییە ئێوە بریکارن ئێمە بریکارین ئێمە دەستێکی ئەمینی خەڵک بەدەست ئەمینمان ئەزانێ نەهی حیزبە نەهی حکومەتە نەهی فڵانە نەهی فیسارە بۆیە ئێمە هەموو جارێ لەگەڵ ئەو پرۆژانەیە کە لەگەڵ ئەو خەڵکایکەین ئەڵێن ئێمە نازمان هەیە زۆرمان نییە نازمان هەیە و منەتمان نییە لەبەرەوە پارەی ئێمە نییە پارەی حیزب نییە پارەی فڵان و فیسارێکی مشخص و دیاریکراو نییە بەڵکو پارەی عامەی خەڵکی کوردستانە ئەو ئەوەشکە لە دەرەوەی هەرێمە و لە خاریجەوە ئەینێرێ ئیتر لە هەیە 5,000 دیناری ئیمکانە دێ هەیە 10,000 ئیمکانە دێ هەیە گەڵایەکە هەیە 50 وەرەقە هەیە دەفتەرە هەیە 5 دەفتەر لە هەموویمان دیوە لە بەخشینە ئەم مقدارانەمان هەمووی دیوە هەیە 20,000 دینارەتوانی هەیە دەفتەرێکی یاوە هەیە 5 دەفتەری یاوە لەبەرەوە مامۆستا تۆ لە ئێستادا دەستگاکەتان سەرقاڵی ئەوەیە بە زووترین کات بتوانێت بڕۆخۆراکێک بگەێنێتە دوورترین ماڵ لە پارێزگای کەرکووک کە هەولێرە کورە ناوچەکانی سۆرانە دووسە نازانجە لەولای ئەم شوێنانە یا هەڵەبجێ هەورامانە سێسایەقە پێنجوێنە بەڵام تا ئەگەێنێتە لێرە ئەو کەسی کە تۆ دوێنێ خۆراکت پێداولەوە چێ محتاج بێتەوە و پێویستی بەوەندەی تر خۆراگە بێ لەم حاڵەتە
کاتێک هێشتا شوێنێکی دوورە دەزماوە ئەم ڕیتێچێتەوە جارێکی دیکەوە کەمپینەکە لایەک ڕێتێچێتەوە بەڵام خۆ لەم کوردستانە شەهر ئێمە نین بۆیە ئێمە مەمنونی ڕێکخراوە خێرخوازیەکانین دەستگا خێرخوازیەکانین دەوڵەمەندەکانین ئێمە ئەوەندەمان کردووە ڕێکخراوێکی تر دوو ئەوەنە با بکە یەکی تر با 5 ئەوەنە بکە لە ئێمە زیاتر کە ئێمە هەموو دارە وتومانە من لە کردنەوە بۆنەی کردنەوە ئیفتاحی کۆمەڵگاکان ناوتومە کاکە ئێمە ئەوەندەمان توانیوە خۆزگەیەکی تر بێت لە ئێمە باشتر بکەوینە منافەسەیەکی شەریفانە کە کەوتینە منافەسە خەڵک ئیسفاداکە ئایادی من بە 3000 با ئەو بێ بکە بە دوونی و ئەو کاتە بۆ خەتۆی دووەم کە من دەستم مایەوە دوونیوەکە ئەوە شوێنم یەکەم بە دوو خۆ من بۆ شخصی خۆمی ناکەم وانە پارەی خۆم نییە ڕیبح و قازانجی ئەو پرۆژەیە نایەتە لای من لەوەیە قازانجەکەم کە لەم منافەسە شەریفانەیە خەڵکی زیاتر ئیسفادە باس لە نرخی عایادە کرد با بچینەوە لای نەخۆشخانەی بەخشین هیچ بیرتان لەوە نەکردوێتەوە نرخی پێداویستە پزیشکیەکان یان بینینی دکتۆر و ئەشیعە و سۆنار و ئەو شتانی دیکە لە نەخۆشخانەی یان کۆمەڵگەی پزیشکی بەخشی ناکرێ هیچ دابەزان یا داشکانێکی پێ بۆ بکەن واقعەک ڕاضیان ئێمە ئەو پرۆژانەمان کە کردووە پرۆژەی خێرخوازین زیاتر پرۆژەی قازانجویست نین قازانجیشمان بوێ زۆر ئاسایە چوە قازانجی ئەو شوێنانەیەتەوە ناو سنووقی بەخشین ئەدرێتەوە بە فەقیرێکی تر ئەدرێتەوە بە هەژارێکی تر ئێمە لەم قۆناغی ئەوەندە ئەتوانین ئەگەر ئەشیعەیەک لە بازار و 15000 بێت لە ئێمە بە 7-8 ئەگەر فەحسێک لە بازار لە مختبەرێکا بە 15000 بێت لە ئێمە بە 7-8 ئەگەر پارەی عیادە بە 15000 و 20000 لە ئێمە بە 3000 ئەمەمان لەبەر چاو گرتووە چونکە ئێمەش بینایەکمان گرتووە بە کرێ گرتومانە کۆمەڵی خەڵک موچە لەسەر ئەم کارە ئێمە وەرەگرێ ئێمە تەنها موچەکە دەربێنێتەوە کرێخانەوەکە کرێ بیناکە دەربێنێتەوە پێشمان خۆشە قازانجیشکات چوە قازانجەکەیەتەوە ناو سنووقی بەخشین و ئیشەڵا ئەشیکا بەڵام ئێستا ئێمە لەگەڵ ئەو پرۆژانەیە ڕۆشتوین زۆربەی زۆری ئەو پرۆژانە و ئەو پێداویستە پزیشکانی کە کڕیمانە بە قیستیە ناومان لەو کۆمپانیانە ینی ماگانە لە داهاتی ئەو کۆمەڵگای یا لە داهاتی نەخۆشخانەکە قیستی ئەژیزەکانی خۆیانێن ئەمە 2-3 هەفتە پێش ئێستا خۆت ئاگاداری مختبەرێکمان کردەوە لێرە لە خەسەخانەکە کولفەی $12 تێچوو ئەم $12 ئێمە نیمانە کتوپڕ بە نەقدی بینێ هێناومانە بە خەسەخانەکە بە عقدێک بە کۆنتاکێک لەگەڵ ئەو کۆمپانیا کە مختبەرەکەی بۆ دانا و مستەلزەمات و پیداویستە پزیشکیەکانی لێکڕیوە مانگانە بە قیس پارەکەیاتەوە لەبەرەوە ئێمە لەم قۆناغی ئەوە ناتوانین کرێ بیناکە دەربێنینەوە موچەی کارمەندەکان دەربێنینەوە ئەگەر بەڵام لەگەڵ ئەوەشە بەدەیان و بە سەدان و بە هەزاران خەڵک لە کۆمەڵگاکان ئێمە لە چەمشەماڵ و کەلار و هەڵەبجە و سلێمانیە کە پارەی پێ نەبووە پارەی ئەشیعی لێ نەسەنراوە پارەی فەحسی لێ نەسەنراوە پارەی دکتۆرەکە وتوانە بیکەنە ژوورەوە ئەوانشمان زۆر باشە هەر لە کاتە ئاسایەکانە زۆربەی زۆری نەخۆشیە درم و گوازراوەکان لە کۆمەڵگە نیشتەجێبوونی ئاوارەکانە ئابێ مەبەستمەیە چجای گەر ئێستا خوا نەخواستن ڤایرۆسە لە ئارادایە کەمپینەکە دەستی ئەگاتە کۆمەڵگە نیشتەجێبوونی ئاوارەکان ئەوانەی کە ئاوارەکانی تیان نیشتەجێن بەڵێ لە ڕابردووە ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ هەموو ئەو کەمپانی کە لێمانەوە نزیک بوون دەستمان پێیان گەشتووە و سنووری واش بووە ڕێگریمان لێکراوە نەمانتوانیوە بچین حیزبێکی دەسەڵاتدار پێخۆش نەبووە یا وتوێتی ئەبێ بە کۆڵک و پێستەوە چیت هەیە بیێنی تەستیمی منیکەی من بیبم دوایە بڵێ دەستگای فلانە کەس ئەوەی کردیا فلانە حیزب ئەوەی کرد ئێمە ئەوانەمان قبول نەکردو توان ئێمە ئەمانەتی خەڵکە لامان ئەگەر بۆ ڕێگەمان پێێن ئەو ئێمە چین ئەیکەین و زۆریشتان پێخۆشە ئێمە تەسویری ناکەین باسی ناکەین بەڵام لێمان گەڕن با خێرەکە بکەین پرۆژەکە بکەین بەڵام لە شوێن بۆ نەیان هێشتووە بەڵام ئەوە کە دەستمان پێگەشت بێ لەو کەمپانیە ئێمە لە بیدایەتی لە قەومانی خەڵکی کوردانی ڕۆژاوا خواروی عێراق و ئەمانە ئەتوانم بڵێم تا بوو مەلەرزەکانی ڕۆژهەڵات و ئەوانەی ئێرە دەربەنی خان کە خانومان کردووە و یارمەتیمان ناون هیچ کاتێکەم و کوڕیمان نەکردووە لە داهاتوش تا بزانین پێویستەکە بە ئێمە وەکو تیمێکی پزیشکی ئەتوانین بە ڕێی کۆمەڵگاکانمانەوە لە ڕێی نەخۆشخانەکەمانەوە ئەگەر بزانین پێویستەکە وایەکە پێویستەکە تیمێکی پزیشکی بچێ معاینی ئەو خەڵکە بکە یا خوان و خواستەوە ئەوەی کە ئەم درمە لە ئارەیە هەیە ڕێمان پێبن هاوکارە بین و هاوکاریش بوون لەگەڵ تەندروستی. زۆر باشە کۆتا پرسیارم بۆ ڕوبەڕبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا چ پەیامێکتان بۆ میدیاکان بەگشتی
بازرگانان و سرمایه‌داران و خێرخوازان خەڵکێک لەوەچێ ئێستا وەکۆڵێ حرەمی پیرۆزی مەکەش بە هەموو ژێورێ عەمرەکردن و ئەوەی تیاڕاکی بێگومان خەڵکێک لەوەچێ پارێک کۆ کردبێتەوە ئەم بەهارە بچێ لەگەڵ خێزانیا بۆ عەمرە بەڵام خوای گەورە نەیکردوتە نسیب پەیامتان چییە بۆ ئەوانە کەوا لە ئێستادا ئەو پارەی کە بۆ عیبادەتێ بۆ گەشتێک کۆیان کردوتەوە با لە وەکۆڵێەوە بەرهێنا بەجۆی لە جۆرەکان لە هاوکاریکردن و دەستگیرۆی خەڵکی ژارە سەرفی بکەنەوە و میدیاکان بەگشتی و سەرمایه‌داران بەگشتی بەڵێ وڵات جا من وەکو ئاماژەم پێکرد ئەوانەی کە ئەهلی عەمرە و حەجن ئەهلی خێریشن بێگومان بە درێژایی ساڵ خێریشیان کردووە ئێستاش کە ئەم زروفە هاتوۆتە پێشەوە و عەمرەش وەستاوە ئێستا یعنی عەمرەکەیان پەکی کەوتووە حەجەکەش معلوم ئەگەر وەزع خراپتر بێ ڕەنگە حەجەکەش پەکی بکەوێت لەبەرەوە ئەو بەڕێزانە من جارە فرمودەی خوایانمەوە یادی هەموو لایەکمان وەساریعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض پەلە بکەن وەساریع و پەلە بکەن بۆ کچی بۆ لێخۆشبوونی خوای پەروەردگار و بۆ بەهەشتی خوای پەروەردگار ئەو بەهەشتەی کە ئوعیدەت للمتقین ئامادەکراوە بۆ تەقواداران کێن ئەوانن کە بە ڕۆژون و نوێژەکەن و شەو نوێژەکەن نا ئەم مەسەلەیە هەر نییە لەم ئاەتەیە دوای ئەم ئاەتە أم نيوج الرج حج وعمرية هرنية كين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين يكسر متقيان دواي متقي باسي هيك الذين كين ئەوانەی کە ئینفاقەکەن ئەبەخشن لە کاتی خەرزانی و گرانیدا لە کاتی بوون و نەبووندا لە کاتی مەترسی و لە کاتی ئاساییدا ئەمەیە متەقیان ئەمانن کە خوای پەروەردگار باسییانەکە و کۆمەڵی سیفەتی تر ئەوانەی کە فاحیشە ئەکەن ئەوانەی خراپە ئەکەن دوایی پەشیمانە بن لە ئاخرا فەرمێ ئولائیکە جەزاؤهم مەغفرة من ربهم وجنة پاداشەکەشیان ئەوەیەکەوە مەغفرەت و لێخۆشبوونی خوای پەروەردگار و بەهەشتیان بۆ ئامادەکراوە پێغەمبەری خوا فەرمێ لیان پرسی صلی الله عليه وسلم باشترین خەڵکی کێیە فەرمووی ئەنفعهم للناس سودمەندترینیانە بۆ خەڵکی پاشان لیان پرسی ئەی ئەحەبی ئەعمال لای خوای پەروەردگار چییە خۆشەویستترین کار چییە فەرمووی خۆشیەکە بخێتە دڵی مسلمانێکەوە یا بەڵام موسیبەت ناڕەحەتێکی لەسەر لابەری یا دەینێ قەرزێکی بۆ بژمێری و قەرزەکەی بۆ بیتەوە و دوای ئەوە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ئەگەر بڕۆم لەگەڵ کەسێکە لەگەڵ مسلمانێکە بۆ پێداویستی حاجەت و پێویستی ئەو مسلمانە لام خۆشترە لە مزگەوتەکەی خۆمان یەک مانگ اعتكاف ئەمڕۆ ئەو خەڵکی کە پارەکەی پێ دڵنیا بێ ئەو 10,000 دینارە ئەو 50,000 دینارێک کە لە پرۆژەیەکی وایە سەرفیەکە با بچێتە قیاس کاتە سەر ئەعمالی پێغەمبەری خوا کە ئەفەرمی ئەگەر لەگەڵ مسلمانێکە بچم بۆ دابینکردنی پێویستیەکەی لام خۆشتر لە ئیعتیکافی یەک مانگ لە مزگەوتەکەی خۆمان کە مەدینە. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئومێدی سەرکەوتن و کاری جوانتر بۆیەوە زۆر سپاستان دەکەم بەردەوام و سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزش و بۆ کەناڵەکەش کە هەمیشە سەنگەرێکی قایم و پۆڵاین بووە بۆ کارەکانی ئێمە و بۆ گەیاندنی دەنگی ئێمە و پرۆژەکانی ئێمە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە کار و کردەوەی هەموو لایەکمان ئینشاءالله. بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە ژاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشین تا بە یەکێشنەوەیەکتر لە پەنای خوا دابن خواتان لەگەڵ.